گیان لە چاوەڕوانی هێرشی ئێرانە بۆ سەر قەوارەی زایوونی و گرژیەکانیش تا دێن ئاڵۆزتر دەبن. بەشێک لە وڵاتانیش ژمارەیەک ڕێکاری خۆپارێزیان گرتووەتە بەر بۆ شۆڤەکردنی ئەم پرسە گەرما. دەچمە لای بەڕێز دکتۆر بەهرۆز جعفەر، سەرۆکەی پەیمانگەی میدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمەتی. کاک دکتۆر سڵاوت لێبێت و سپاس بەخێر بێن ئەزێتتان کێشام. سڵاو بۆیەوە سپاس بۆم دەر. زۆر سپاس. کاک دکتۆر، پرسیاری جەوهەری و گرنگ ئەوەیە کە ئێران هێرش دەکاتە سەر ئیسرائیل، یاخود ڕووی دووەمیان پرسیارە ئەوەیە کە ئەمریکا و ئیسرائیل پلانیان هەیە هێرش بکەنە سەر ئێران بە تێوەگلاندنی ئێران لە بابەتەکە. هەر لە سەرەتای سەرەڵدانی ئەو جەنگەوە لە ئۆکتۆبەری 2023ەوە زیاتر لە 6 مانگ ئەچێت ئامانجی سەرەکی ئەمریکا و ئامانجی سەرەکی ئیسرائیل ئەوەیە ئەم جەنگە نەبێ بە شەنگێکی فرەبەرەیی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، چونکە ئەگەر تەسعیدی زیاتر بکرێت، ئەگەر پەرەسەندنی زیاتر ڕوو بدات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، ئەوە بۆ ئیسرائیل بەرەیەکی زیاتر لە جەنگەکرێتەوە کە خۆتان نەزان نزیکەی 6 مانگە لە جەنگدایە لەگەڵ حەماسدا لە غەزا. ئەگەر بەرەیەکی دیکەی جەنگ بکرێتەوە لە سووریا و بەرەیەکی دیکە لەگەڵ حیزبوڵایە بکرێتەوە، ئەم جەنگە لەسەر ئیسرائیل زۆر بە قورسیەکەوێت. هەرچەند ئێستش زۆر بە قورسی کەوتووە. دۆخی ناوخۆی ئیسرائیل لە ڕووی گەشتیاریەوە بۆ خوار سفر دابەزیوە. سەر و 17 میلیارد دلار ئەم جەنگە لەسەر ئابووری و ناوخۆی یان ئاسی بەرەمێنانی ئیسرائیل کەوتووە. لە ناسی ناوخۆیان نەتانیاهۆ کەوتوتە بەردەم ناڕەزایەتێکی گەورە و گران. ئەمانە هەموو زیانێکی گەورن کە بەر ئیسرائیل کەوتووە. لە ڕووی دەرونیەوە خەڵک لە ئیسرائیل لە ئاستێکی زۆر ناهەموارە ئاژین، لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئیشکالیاتی گەورەی دروست کردووە، لە ڕووی لە دەستدانی چۆنەڵی توانای بەشەریەوە سەر و 2000 قوربانی تەواوەتی، یعنی 2000 کوژرا و سەربازی ئیسرائیلی، سەر و 2000 سەربازی ئیسرائیلی بوون لە ناوچوون. ئەمانە هەموو زەرەر و زیانەکانی ئیسرائیل بوون لە ڕووی ئاستی نێودەوڵەتی و ئەوە خۆتان نەزانن دەوڵەت وەکو دەوڵەت لە ئاستی پەیوەندی نێودەوڵەتیە تەماشا ئەکرێت لە 3 ڕوانگەوە. ڕوانگەیە کە پاوەرە هێزە، ڕوانگەیە کە بزنسە سەرمایە گوزاریە، و ڕوانگەیەکیش کە بە ئینگلیزی پێڵێن پرێستج، یعنی هەیبەت و ئەوەیە. ئیسرائیل لەم جەنگەیە هەستەکە کە هەیبەتی شکاوە، بۆیە لەلایەن حەماسەوە لە ڕۆژێکا بۆ شێوەیەکە پەلاماردراوە، بۆیە ئەوێ شتێک بکات. یعنی وەکو زۆر لە توێژەرە خۆراوایەکانیش باز دەکەن، ئێمە ئیسرائیل ئەگەر تۆڵە بکاتەوە یان نەکاتەوە لەم جەنگەیە، تازە حەماس لەسەر تەختەی شانۆکە ئیسرائیلی بە پێی پەتی گرد و هەیبەتی ئیسرائیلی شکانەوە. بۆ ئیسرائیل ئەم وەڵامدانەوە توندا نائینسانیانەی ئەبێ لە غەزە و لە ڕەفەح و لە شوێنەکانی دیکە. لە بەرامبەردا ئێرانیش کەمی نەکردووە. لە ئێرانیش ئەوە نزیکەی 40 ساڵە دەست لە ناوچەکە وەرەدا، خەریکی گۆڕینی دیمۆگرافیای ناوچەکەیە، دەست لە عێراق وەرەدا، لە سووریا وەرەدا، لە یەمەن وەرەدا، لە لوبنان وەرەدا. چواردەوری ئیسرائیلی تەنیوە ئێرانیش لە ڕێگەی گروپە چەکدارەکانەوە. جار نەجارێک حیزبوڵا 50 موشک 100 موشک 20 موشک ئەگرێتە بەرژەوەندەکانی ئیسرائیل و ئەمریکا لە ناوچەکە ئێران، ئەڵێ ئێمە نەبووین. یعنی توانیوێتی تا ئاستێکی زۆر گروپە شیعیە ئایدۆلۆژیەکان لە ناوچەکە چەکدار بکات ئێرانیش، و تەیاریان بکات و پرچەکیان بکات و لە ڕووی مادیە و داعمیان بکات و خۆشی ناکات بە بەرپرس. بەڵام کێشەکە لە چیەوە سەرچاوەی گرت؟ لەو هەفتەی پێش و قونسوڵخانەی ئێران لە سووریا کرایە ئامانج 7 هاوڵاتی ئێرانیان، 7 خاوەناسنامەی ئێرانی کە لە زمنیانە خەڵکانی پلەباڵای سەربازی ئێرانی بوون، ئەمانە لە ناوچوون کەسانی دیار بوون. بەهۆی وێرشەوە ئیترام تەسعیدە دروست بووە. بە بڕوای من ئێران و ئەمریکا و ئیسرائیل نایانەوێت لەم کاتەیە هێرشێکی تەواوەتی بکەنە سەر ئێرانیان، بیانەوە ئێران لەسەر نەخشە بسڕنەوە کۆی کە باس دەکرێت، یان بیانەوێ پەلاماری ئێران بدەن. ئەوەی کە ئیسرائیل و ئەمریکا بەردەوام ئەیانەوێ ئەوەیە کە ئەو مێنتاڵێتی و تێگەیشتن و ڕەفتارە سیاسی ئێرانێتی بیگۆڕێت لەم کاتەیە. بە تایبەتی ئەمریکا لە مانگی 11 لە پرسی انتخاباتە بێتەوە لە ئاسی ناوخۆیان، نایەوێت دەرگای کێشەیەکی دیکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئێران لە ناوچەکە بکاتەوە بۆ ئەوەی لایەنێک لە نایەنەکان ناوخۆی ئەمریکادا ئەم پرسە بکات بە بانگێشەی هەڵبژاردن و دژی لایەنەکەی دیکە بەکاری بێنێت. زۆر باشە کاک دکتۆر. ئەی ئێران خۆی یەکلا کردوتەوە یاخود لە ساڵی 79 وەکو ئەم سێ بڵاوە بەردەوام هەڕەشە دەکات لە ڕێگەی ڕاگەاندنەوە بۆ سەر ئیسرائیل. ئەم جارەشیان هەروەکو جارەکانی ڕابردوو دەبێت یاخود نا بە فعلی کاردانەوەی بەرامبەر بە هێرشەکەی ئیسرائیل بۆ سەر باڵوێزخانەکەی لە دیمەشق دەبێت. ئێمە باسی عەواملی خراپی ناوخۆی ئیسرائیل و باسی عاملی ناوخۆی ئەمریکامان کرد کە تاچە ئاستێک وێران بوونە. لە ئێرانیشا بامان شێوە دۆخی ناوخۆی ئابووری و کۆمەڵایەتی بە تەواوەتی داتەپیەوە و نیزامە.
ئەوەی کەماوە لە ڕووی سیاسیەوە هەیبەتێکی هەیە ئێران لە ناوچەکەیە ئەو پرستجێ هەیە کە باسم کرد ئەم پرستجەش ئێران بۆ ئەوەی بە هەیبەتی خۆی بێهڵێتەوە لە ناوچەکەیە پێویستە شتێ بکات بە بڕوای من هیچ کاتێک ئێران کاردانەوەیکی سەربازی تون لە ناوچەکەیە نانوێنێت ئەگەر پێشوەختە ئیدارەی ئەمریکای لێ ئاگدار نەکرد بێتەوە وەکو چۆن لەم دوو هەفتەیەیان بە دەقیقی لە ماوەی ئەم 4 ڕۆژەیە 3 جار لە ڕێگەی سەڵتەنەتی عومانەوە ئێرانەکان ئەمریکایان ئاگدار کردوتەوە هاوپەیمانیان ئاگدار کردوتەوە کە ئێران وەڵامی ئەبێت و لە زمنی ئەمەشا ئەمریکا ئیشارەتی بەوە کردووە کە ئێران لە ماوەی ئەم 48 سەعاتەیە وەڵامی ئەبێت خاڵێکە زۆر لێرەیە جێگەی نیگەرانی وڵاتانی خۆراوایە جەنابش لە نەشریی ئەخبارەکانە باست کرد کە قونسڵخانەی هۆڵندا یان سەفارەتی هۆڵندا لە هەرێمی کوردستانیش و لە تارانیش دایخستووە ئوستورالیا فەڕەنسا نەمسا زۆربەی وڵاتەکانی دیکە گەشتەکانیان بۆ ئێران ڕاگردووە ئەوەیە کە ئێران لە منتیقەکە بۆ بە خاوەنێکی جۆرێک لە موشکی پێشکەوتوو و تایراتی مەسیرەیان فڕۆکەی بێ فڕۆکەوان کە جێی نیگەرانی وڵاتانی خۆرئاوایە ئەم موشکانە بەردەوام ئێران موشکی بالیستیکی دوورهاوێژی پێشکەوتوی بەرەمێناوە لە ڕووی سناعاتی عسکەری و ئێران وڵاتێکی پێشکەوتووە توانیوێتی بێ بە خاوەنی ئەمە ئەوان ژوای دەبینین ئێران دەیە ناوچەکە بە تەواتی بخاتە ژێر ڕچەفی خۆیەوە لە سووریا لە عێراق لە لوبنان لە منتیقەکە بۆی ئەمە بۆ بەجێ نیگەرانی ئەوروپا و ئەمریکا و بە تایبەتی موشکانەی لەم دوایە بەرهەمی هێناوە زۆر باشە بەڵێ کاک دکتۆر ینی تەرکیز بخێنێت سەرخودی ئەم هێرشە ئەو مقۆمقۆی کە ئێستا لە خۆرهەڵاتی ناوەڕاست وە لە جیهاندا دروست بوو هەتا کەناڵە جیهانیەکانی عەلامی و سەربازەکان باس لە ئەم هێرشە دەکەن ئەگەر بێت و ئێرانە و هێرشە بکایە خود ئەو وڵامی هەبێت ئەگەر پێشوەختە بە ئەمریکاشی وتبێت و وەکو دەوترێ ئیجازەی بۆ بەشێکی وەرگرت بێت کاردانەوەی ئیسرائیل و ئەمریکای بەدوادادێت وە کاردانەوەکە چی دەبێت ئەگەر ئەوە کۆی ئامادەسازیەکرێن ناو خۆی ئیسرائیل وەزیری گواستنەوە فڕۆکەخانەکانی ئاگدار کردوتەوە بەڕێوەبەرەتی گشتەکانی ئاگدار کردوتەوە میتینگی زۆر خێرا لە ناوخۆی ئیسرائیل بەڕێوە چێت ئامادەکاریەکرێکە ئێران ڕاستەوخۆ هێرش بکاتە سەر ئیسرائیل ئەوە بە دڵنیاییەوە کاردانەوەی ڕاستەوخۆی ئیسرائیلی بەدوادادێت چکە ئەوە ئیسرائیل ئەوەی نەشاردۆتەوە کە ئەم جەنگە ئەم دژایەتیە ئەم جەنگە ئایدۆلۆژیە ئەم جەنگە سەربازیە ئەم سیراعە لەگەڵ ئێرانە زۆر درێژەی خایاندوە زۆر لەسەر ئیسرائیل کەوتۆ لە ڕووی اقتصادیەوە لە ماوەی 40 ساڵی ڕابردووە یعنی بابەتەکە لە سەروی ملیارە هایەوەیە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی پرستج و هەیبەتی دەوڵەتی ئیسرائیلەوە ئەم جەنگە لەگەڵ ئێرانە زۆر درێژەی خایان و زۆر لەسەر ئیسرائیل کەوتووە ئێران بۆ خۆی ئەزمونێکی سەر و هەزار ساڵی هەیە لەوەی کە بێتاقەت نابێ ینی ئێرانەکان بۆ بەناوبانگەن فەرشەچنن یعنی تر ئەوەنە تااقەتیان هەیە بێتاقەت نابن لە سیراعە ینی ئەزمونێکی باشیان هەیە لە هزار ساڵەوە بوو لە دەستبەردانە ناوچەکەیە لە ڕاهێنانی خەڵکی دەرەوەی خۆیان بۆ ئەوەی هەژمونیان هەبێ بەسەر خۆیانە بەڵام ئیسرائیل ئەو ئەزمونەی نییە کە لە دەرەوەی سنوورەکانی خۆی خەڵق بخاتە ژێر ڕچێفی خۆی و وەکو ئەو گروپانەی لە عێراق و سووریا و لوبنان و ئەمە پەیوەندی بە ئەزمونەوەیە کاک دکتۆریان پەیوەندی بە ئەم ئایدۆلۆژیایە کە ئێران و ئیسرائیل هەڵی گرتووە ئایدۆلۆژیای ئیسرائیلی لە ناوچەکەدا لاانگری کەم بێت بە پلەی ئەفزەڵ پەیوەند خۆی هەندێک لە چاودێران باز لەوە دەکەن لە ئەساسا ئەم سراعی نێوان ئیسرائیل و ئێران سراعێکی مستەنیعە دروستکراوە یعنی بۆ چییە بێ ئەم دوو دەوڵەتە دژی یەکتر بن ناکۆچیان هەبێ نە سنووری هاوبەشیان هەیە نا سنووری ئاوی هاوبەشیان هەیە نا سراعی ئایدۆلۆژیان لەبەینایە نەوەکو یۆنان و تورکیا لەسەر دورگەیەکی وەکو قوبرس کێشەی ئیتنی و تایفی ویان ئیتنی و مێژویان لە نێواندایە نا یەک زەمینەن نا هیچ چینێکیان بە پێچەوانەوە ئێران و ئیسرائیل بە درێژایی مێژووی خۆیان ئەگەر تەماشاکەی دوژمنی هاوبەشانەیە کە وڵاتانی سونەنشین بوون تایبەتی ئەگەر تۆ سیرکەی وڵاتانی ناوچەکە لە 40 ساڵی ڕابردووە ئێران زیاتر تەدەخولی لە وڵاتانی سونەنشین کردو مەسەڵەن ساتۆ لە عێراقا تەماشاکەی پارێزگایەکی وەکو دیالە پێش ڕوخانی سەدام 75% سەروز ئەوەش سونەنشین بوو بەڵام ئێستا سەر و 70% شیعەیە یان لە سووریا بە هەمان شێوە یان لە منتیقەی داقوق بە هەمان شێوە ئەو خەتە کە درێژ ئەبێتەوە بەو ناوچە ئێران بە درێژای ئەو ماوەیە خەریکی هەڵکەندنی سونەکان یا کەمینەکانی دیکە بووە لە شوێنیان خەڵکی شیعە ئەو گروپی تایفی و ئایدۆلۆژی نیشتەجێەکە بە هەمان شێوە ئیسرائیلیش هەمان کەتن و گۆبەنی هەیە دژی ئێران بۆیە ئەم سراعە سراعێکی گرنگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و حەساسە و چارەنووسی ناوچەکە یەکلای یەکاتەوە سراعێکە کاریگەری ڕاستەوە خۆی لەسەر کۆی ناوچەکە ئەبێ وەکو ئەبینن تەنها لە عێراقا بەهۆی ئەم سراعەوە سەر و 80 جار هێرش کراوەتە سەر بنەوبارگەکانی ئەمریکا لەلایەن گروپە چەکدارە ئایدۆلۆژیە شیعەکانەوە لە عێراقا ئێمە وەکو باحثکە
تەماشای ئەم دۆخاکەین کاڵێن با حەز یعنی من دیمەنەکەوەکو خۆی بینم نەگەوەیەکەوەی خۆمە ئەی بینم باسی بکەم ئەوەیە کە ئەم سیرعاگەر درێژە بخانێت لەسەر ئابووری ناوچەکە کە بە تایبەتی لە ڕووی گواستنەوەی هێڵی وزەوە نەوتەوە ئێستا ئەمڕۆ کەشتێکی یان سعاتێک پێش ئێستا کەشتێکی بەریتانی دەستی بەسەر گیراوە لە گەروی هورمز گەروی هورمز یعنی پێنجیەک ینی 20 لە سەتی نەوت و غازی ئەم گۆی زەویە لە گەروی هورمزەوە دێت و ئەڕوا بۆیە ئێران سەیتەرەیە بەسەر گەروی هورمزا کەوێتە جنوبی ئێرانەوە ئەم گەروە ئەمانە ئەم سیرعاتانە وەکو پێشووتریش لە دەریای سوور لە یەمەن ئەم کێشانە دروست ئەبوون ڕێڕەوە ئاویانە کە وزە و کاڵای بازرگانیە گوێزنەوە بۆ سەر جیهان ئەمانە ئەم سەرێشانە کە بۆ جیهان دروست دەکرێت لەلایەن ئێرانەوە بیان لەلایەن ئیسرائیلەوە بیان هەن شوێنێکی دیکەوە بێ زەعزەعی ئیقلیمی و ناوچەی دروست دەکات تەئسیری لەسەر ئابووری ناوچەکە ئەبێ ئەگەر ئەمە تەهدیئە نەکرێتەوە کە من پێم وایە تەهدیئە ئەکرێتەوە لەلایەن ئەمریکاوە چونکە بەرەو میداری ئەمریکا بەرەو انتخاباتە ڕۆن نەناو خۆیانە و نایانەوێت تەسعیدێکی ئەوەتر هەبێ و تەنانەت ئەمریکاش ینی نەیان شاردۆتەوە کە سەرۆک بایدن و نەتەنیاهۆ کێشیان لە نێوە خۆی خوانە هەیە لە شێوازی مامەڵەکردنیان لەگەڵ ڕەفەح و لەگەڵ غەزەیە بەڵام ئێران ویستی سوود لەم ناکۆچیە یان لەم گرژەی نێوان نەتەنیاهۆ و جۆ بایدن ببینێت لەم کاتەیە هێرش بکاتە سەر ئیسرائیلەوە بوو دوێنە شەو بایدن هۆشداریدا بە ئێران کە نەکات و ئەو غەڵەتە نەکات چونکە ئەمریکا بە بێستی و دوو دێ بە جواب. ئەو گروپای ئیدۆلۆژیانەی کە باس کرد لە خۆرەڵاتی ناوەڕاست و لە عێراقیشدا بوونیان هەیە لە دوای سەردانەکەی ئەمڕۆی محەممەد شاه سوودانی بۆ ئەمریکا ڕاستەوخۆوان بەیاننامەیان هەبووە بۆ هێزەکانی هاوپەیمانان بە داگیرکرد ناودەبات و دەڵێ چنگیان لەسەر سنگی برینداری عێراق داکوتا و ئەمانە دەبێت کاتێک هەر بڕۆن. ئەم بەیاننامە و خۆ دەرخستنەوەی گروپە چەکدارەکان شیعەکان لە عێراق چیمان پێ دەڵێت لەو تەوقیتەدا کە سەرۆکوەزیران دەچێت و لەو گرژیانەی لە ناوچەکەدا هەن. دوو ڕۆژ پێش ئێستا بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی وتارێکی لە گۆڤاری فۆرن ئەفایرس بە ئینگلیزی نووسیوە من کردومە بە کوردی لە پەیمانگەی خۆمان بە عەرەبی و ئینگلیزیش بڵاومان کردوتەوە لە وتارەیە سەرۆک وەزیران باز لەوە دەکات کە پێویستە عێراق و ئەمریکا بگەڕێنەوە بۆ ڕێککەوتنی ساڵی 2010 ئەو ڕێککەوتنە تەنها ڕێککەوتنی ئەمنی و سەربازی نییە بەڵکو لایەنەکانی پەروەردە گواستنەوە وزەی نێوبووەوە ئابووری سەوز و هایدرۆژینی سەوز پاکڕاگررتنی ژینگە لایەنی تەندروستی سوودوەگرتن لە تەکنۆلۆژیای ئەمریکی ئەم شتانش لە خۆ بگرێت ئەم پەیوەندی نێوان عێراق و ئەمریکا هەر لایەنی سەربازی و ئەمنی نەبێت و باز لەوەشە کات لە وتالەکەی بەڕێز سوودانی کە لە کۆتایی مانگی یەکی ئەم ساڵی 2024دا لیژنەیەکی سەربازی باڵایان پێگەێناوە لە زمنیان ڕاوێژکار ئەمریکیەکان هەبوون تیایدا قسەیان لەسەرەوە کردو وردە وردە هێواش هێواش ڕۆلی هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراقا کۆتایی پێبێنرێت و چونکە ئەوەی کە هاوپەیمانی نێودەوڵەتی بەستۆ بە عێراق و جەنگی دژە تیرۆرە و ئێستا سوپای عێراق و کۆ باسی دەکات ئەزمونێکی باشی لە جەنگی دژە تیرۆرە بەکارێنەوە بەڵام ئەم قسانە لای ئەمریکا نایخوات بۆ چونکە ئەمریکا باش دەبینێت لە عێراقا 3 ملیار دۆلار ساڵانە لە بودجەی عێراق بۆ حەشدی شەعبی و گروپ و فەسایلەکانە ڕات دوو هەفتە پێش ئێستا هەفتەیەک پێش ئێستا ئەبوو فەدەک سەرۆکی گروپێکی چەکداری حەشدی شەعبی لە عێراقا ئەڵێ من چاوەڕێی فەرمان لە سەرۆک خامەنەئیوەکەم تاوەکو وەڵامی ئیسرائیل بەمەوە لە سووریا ناکرێتەوە گروپێکی چەکدار لە عێراقا بوجە وەربگرێت 3 ملیار دۆلاریان بۆ سەرف بکرێت بەڵام هێرش بکاتە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە ئەگەر سوودانی دەچێتە ئەمریکا ئەبێ خۆی وەڵامی ئەم پرسیارە ئامادە بکات. زۆر باشە کاک دکتۆر کەواتە ئەم هەموو گروپە کە بە وەکالەت هاوکاری ئێران دەکەن لە یەمەن لە عێراق لە حەزبوڵای لوبنان بە جۆرێک لە جۆرەکان خودی ئەم شەڕەش کە ئێستا لەگەڵ ئیسرائیل هەیەی حەماس ئەگەر بێت ئەم شەڕە دروست ببێ مەبەستم ئەوەیە کە ئایا ئەم شەڕە لە چوارچێوەی شەڕی بە وەکالەت دەردەچێت ڕاستەوخۆ و بەڕووبوونەوەکە لە نێوان ئیسرائیل و ئێران ڕوودات یاخود ئێران پێشتر حسابی ئەوەی کردووە و تەحجیمی ئەم شەڕی کردووە. ئەگەر بێت و ئەم شەڕە بەڕێوە بچێت کە شەڕێک بۆ تاوەکو ئێستا لەسەر ئاستی و کۆی لە مێژووداڵێ پەتەکەی مەعاویە هەردوو لا پەتەکە ڕادەکێشن تون دەبێت بەڵام نایاڵنەوە پەتە بچڕێت ئەم سراعە بەم شێوەیە بەڕێوە چووە ئەگەر بێت و شەڕەکە ڕوو بدات بە بڕای من ئیدارەی ئەمریکا دەستەوەستان ناوەستێت و خۆراوە هەوپێمانەکانی ئەبینی هەر لە ئێستەوە هێشتا ئێران ئینزاری کردووە کە هێرش دەکات زۆربەی هاوپەیمانی نێودەوڵەتی لە ئوسترالیاوە لە هۆڵنداوە لە نەمساوە لە فەڕەنساوە لە ئەمریکاوە لە ئەڵمانیاوە
لە بەریتانیاوە لە ئیسرائیل خۆیەوە هەموو ئەمانە خۆیان بۆ ئامادە کردووە سزای قورسری ئێران بن و من ئێران دەگاتە ئاستی ڕوخاندنی دەوڵەتی ئێران لە سەرەتای فەرمووت پێشتر لە ناوەندە ئاکادیمیەکان جۆرێک لە خوێندنەوە هەیە کە ئیسرائیل و ئێران لێک دوورن لە ڕێگەی لە پێگەی جیۆپۆلۆتیکی ئەم سیڕایی هەیە کە ڕەنگە سیڕاکی مستەنە بێ ینی دروستکراوە بێ ئەم کۆتایی ئەگەر بێت و ڕوو بدات بەم ئەندازێ وەڵامەکان دەبێت کە دەوڵەتی ئێران بڕوخێتوە ئەو قسانش پۆز ببنەوە کە دەڵێن ئەوان لە بنە ڕەتدایەکن. ئوستاز من لێرە زۆر بەڕوونیەمە ئەمە بگێنم ئەگەر دەوڵەتی ئێران خۆی لە پەیامەکە تێگەشتووە کێشەکە چییە بەرامبەرەکانی ئێرانیش دەزانن ئێران خەریکی چیە لە ناوچەکە دوێنێ ئێوارە و پێرێش لە لوبنان مزاراتی گەورەی مەسیحیەکان هەبوو و لە عێراقیشە بە هەمان شێوەم داوایە هەیە داوا دەکەن کە ئێران دەست لە ناوچەکە وەرنەدات ناکرێ حیزبوڵڵا نوێنەرایەتی هەموو لوبنانیەکان بکە بە ناوی ئەوانەوە بە ناوی هەموو لوبنانەکانەوە بچێتەوە جەنگ لەگەڵ وڵاتێکی حساسی وەکو ئیسرائیلە چکە بە نەتیجە هەموو لوبنان تیازەرەکاوەکو لە 2006 لوبنان تێدا وێران بوو بەڕاستی و ئێستاش هەر نەتیجەکەی ئەوەیە ناکرێت گروپێکی لە نوێنەری بەرژەوەندەکانی ئێران بێت لە سووریا لە عێراقا بە ناوی هەموو عێراق و سووریا بچێتە جەنگ لەگەڵ ئیسرائیلە چکە ئیسرائیل هەر خۆی نییە وەکو باسم کرد لەبەرەوە کێشەی بەرەی خۆرئاوە و بەرەی ئیسرائیل ئەوەیە دەڵێن ئێران وە 40 ساڵە و پێشووتریش تاریخێکیە دەوێت دەست لە ناوچەکە وەربدات دیموگرافیای ناوچەکە بگۆڕێت و دەعم و تەیاری گروپە چەکداری ئایدۆلۆژیەکان دەکات لە ناوچەکەیە و لەگەڵەوەیە دەڵێن بە ملیارەها حەپی کاپتاگۆن و مادەی وەشبەر بڵاو دەکاتەوە دەوێت لەم ڕێگەیەوە ناوچەکە سەرکوت بکا و نمایندەی خۆی وایان لێ بکات بە ناوی خۆی و بەرژەوەندەکانی خۆی و ئاڕاستەیان بکات و ناوچەکە داگیر بکات بۆیە خۆراوە ئەمریکا دەڵێن ئێمە قبوڵ ناکەین کە ئێران دەست بگرێ بەسەر تەواوی ناوچەکە لە بەرامبەردا ئێرانیش ئەرگۆمنتی خۆی هەیە کە ئێران نمایندەی هەموو شیعە دەکات لە هەموو جیهاندا ئێران وڵاتێکی ئیسلامی کاریگەری گرنگە عومقێکی تاریخی جیۆپۆلۆتیکی کەلتوری فەرهەنگی قوڵی هەیە ئێران لە ناوچەکەدا حساب نەکردن بۆ ئێران لە ناوچەکەدا یعنی کارێکی نالۆژیکیە بە تایبەتی لەلایەن خەڵکێک لە هەرێمی کوردستان یا عێراق لە ناوچەکەدا بەڵام ئەوەی کە هەیە من نەقلی ئەو واقعە دەکەم کە بەرامبەر بە ئێران دەگوزارێت ئەوان ئارگومنتەکەیان ئەوەیە کە باسم کرد دژی ئێران باشە زۆر بە کورتی سپاس دەکەم کاک دکتۆر بەو فەرهەنگە چەند هەزار ساڵی ئێران لە ناوچەکەدا هەیەی بە پێی قسەکانت ئیسرائیل و ئەمریکا دانەوێت لەم قۆناغەدا ئێران بوەستێنن لەو ناوچەیە دەتوانن بیوەستێنن دووبارە جەخت لە قسەکانی پێشووترم دەکەمەوە ئەوان دەیانوێت ڕەفتار و شێوازی بیرکردنەوەی ئێران بگۆڕن ئایا ئێران ئەم پرسیارەی جەنابەت بەوە وەڵام دەدێتەوە ئایا ئێران دەتوانێت دەست لەو ڕەفتار و شێوازی بیرکردنەوەیە ئەگەر دەست هەڵگرێت کەواتە دەست لە فراوانکردنی هەژمونی خۆی هەڵدەگرێت پرسیارەکە بەم جۆرە بێت دەست هەڵدەگرێت لە فراوانکردنی هەژمونی خۆی بەسەر ناوچەکە من پێم وایە نەخێر ئێران ئەزمموی خۆی مانەوەی خۆی بوونی خۆی استراتیژی خۆی لە ناوچەکەیە بەوە ئەبینێت کە دەست لە دەرەوەی خۆی بداوە چۆن تورکیاش بە هەمان شێوە هەمان سیاست پەیڕەوەکە و ئاڕاستاکان ناوچەکەدا. زۆر بەڕێز دکتۆر بەهرۆز جافەر سەرۆکی پەیمانگای میدیتریانە بۆ توێژینەوەی هەرێماتی لە شاری سلێمانیەوە لە ستۆدیۆکانمان ڕاستەخۆ لەگەڵ مامون سپاس بۆم دەرفەتەی بەڕێستان.